چۆنی برا سلامت بیا ڕەبی زۆر مەمنون. باشی قایمقامی سی دەکانی وەنیە بەڕێز ئەلۆ برا بۆ براکەم بۆ خۆ قابلت کاکە چاوی من بۆ تەلەفۆنە لۆقە پات کرد بە قوربان خۆ دنیا خرا نەبوو دوو پرسیارمان لێ دەکردی ئەوکو قایم قامی مەسیفی بۆ بێرا نەجوابت بدا بە بۆ ڕۆحت چوو بۆ ڕۆحت چوو چاوی من تکایە جواب دەوە دوو پرسیارە و بە ڕێزەوە گفتوگۆ دەکەین قابلە ئەگەر لە خۆت ناترسی ئەگەر تو قایم قامی دەڤەرەچی بێگومان بەرپرسیارەتیتان لەملا دەبێت بێگومان جوابیشتنەوە یعنی خەڵک پرسیاری هەیە سەرنجە دەدا بە ڕێزەوەش گفتوگۆ دەکەین خۆ ئەوە دوێنێ شەو لەگەر قایم قامی مەسیفمان کرد بە پڕ ڕێزەوە گفتوگۆ کرا باشە لۆ دەترسن لۆ